ڕێکەفتنا دهۆکی هاتی ئەمزەکردن دنابەرە ئەنجومانە نیشتیمانی کوردیدا و شاندا تەفدەمی لەسەر سێ خەلا هاتیە ئاواکردن لێڤەگەرەکە سیاسی و رێڤەبەریا دەڤەرێن کوردی و ئاواکردنا هێزەکە لەشکەری و پشتی بورینە گەلک مەهان لەسەر ئەمزەکردنا وێ ڕێکەفتنێ و گەلک ناکوکیە هەردوو شاند لە باژارێ قامشلۆ و لەڤڕۆنشتن و دەست بجی بەجێکردنا خاڵێن ڕێکەفتنا دهۆکێکردن لێپەنابەرن ڕۆژاوای کوردستانی یە لە ناوە کامپێن هەرێما کوردستانی نەگەلکی گەشببینن بڤا ڕێکەفتنە جبر ئەو دبینن گو ئەو ڕێکەفتنژی وێوەکەوا ڕێکەفتنێ بەرێ بێ و تە هێویان دلێواندا ناچێنی دیروت کورaya دیروکا ملەتی کوردە دوچەکی هەری خورد هەنا یەک ژێ یەک ڕێزیە مالا کورد ددو مافێ ڕەوای ملەتی کورد چەندی ڕژیمن داگیرکرد خستنە مافێ ڕەوای ملەتی کورد بنبر بکن لێ نەکارن ژبەرک و قەدیاما کێشا ملەت و خاکیە و مافێمە مافەکی مەشروعە نەکاریە ما بنبرکن کوچخا ظلم و زۆر و تعدە و نەخۆی حتا وەسیحی کیمیایی دەرحەقا ملەتی مەدە بکەرانین ئەم مرجعیە سیاسی ئەم هێڤیامە ئەوەلکی گەلێکی پێمەزن بوو هەولێرە ئەوەل مەگۆ الحەمدولە وێ چێبێ یا دوامەگۆ دیسا وێ چێبێ لێ مخابن چێنە بوو و هەر جارکە ئەمەلامە مەزنکن بەس گۆدگهێ نێزیکێناکە دیسا ئەمەلامەت کوژن تە هێڤیەمە پێنەمانە ئەم تەمەنیتکن وێ هێڤیامە بگهێنە سەری ئەم دوێ بەلکی هێڤیامە هەبێ یەکیتیا خۆچێ بکەن تشتێکیش بلەتی بەر بکەن چارەسەریەکە ژێر بکەن لێ مەخابن هەر جار جوینەکێ هەv ڕودنێن ئەم تە ئەنجاما ژێ نابینن یعنی هێڤیامە ولۆزی دەژێ نینە بەس ئەم دیسان بژن ئەم بێژین شاڵە بێجارێ تشتێکی هەفتوو بکن فێدەل ملەتێ مە ببێ یعنی بێتری کۆ ناگەین هەفتوو سەبەبایە سەرەکیە کۆ گەلێک جێ گرێدای خەلکێنێ و گەلێک جێ سەبەبادی ترجی سەدەمادی ترجی هەبوونا ڕێژیمێ لێ درێ حتا و ڕێژێما بەعس حتا القامش لێ و الحسچا بێ ئەو تحکومێ جزیرێت کە و تحکومێ هەر تشیت کە بێرڤەیەکی ناگەن هەفتوو بجد وێ شەڕێ وی ڕێژیم بێکردن دوێ پێشمەرگەی مێداکەون وێ تەیارەی ئەمریکی وا بخەن حتا یەکیتیامە چێ ئەم خەلاص بن گەلک ڕێکەفتن هاتنە ئەمزەکردن دنابەرە تەفگەرە سیاسی کوردیدا لێ مخابن ئەم ڕێکەفتن تانها نەچوە سێری و تە هێڤیەن مڵەتێ کورد هەتا نەها نەهاتێ جیبەجێکردن لەورە خەڵکن ڕۆژاوای کوردستانی نەگەلکی گەشببینن وا ڕێکەفتنە جەمیل ئۆسێ ئارک کامپادۆمیس